بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویستماوەی 15 ڕۆژە یاسای بودجێ عێراق بۆ ساڵی 2019 کەوتوتە بواری جێبەجێکردنەوە. تا ئێستاش نازانرایە حکوومەت هێرێم نەوتەکەی تەسلیمی بەغدا دەکات یاخودنا. ئەندامێکی پەرلەمانی عێراقیش لە لیژنەی دارایی ڕادەگرن بە دوایە چوون بۆ پرسەکە دەکەین. ئەم شەو لە بەرنامەی ئەمڕۆ لەگەڵ بەڕێز دکتۆر عەلی کەریم ڕاوێژکاری سەرۆک کۆماری عێراق و شارەزای کاروباری سیاسی تاوتوێی چەند پرسێکی تایبەت بە پەیوەندیەکانی هەرێم و بەغداد دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان درێژ بەم پرسە دەدەین. قدم لي الاسماء لعرضها على سيدات الساده النواب. دوای 15 ڕۆژ لە کەوتنە بواری جێبەجێکردنی یاسای بودجێ عێراق بۆ ساڵی 2019 تاوەکو ئێستا حکوومەتی هەرێم بە فەرمی ڕای نەگەیاندووە نەوت ڕادەستی بەغداد دەکات یاخودنا. شیروان میرزا ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق بۆ پەیام ڕایگەیاند تاوەکو ئێستا حکوومەتی عێراق بەبێ ڕێکوتنامەی ساڵی ڕابردوو بودجە بۆ هەرێم دەنێرێت. حکوومەتی هەرێمیش دەبێت خۆی یەکلایی بکاتەوە نەوت تەسلیم دەکات یان نا. ئەندامێکی لیژنەی دارایی ئاماژەی بەوەش دەکات پەرلەمانی عێراق ئێستا لە پشوودایە لە سەرەتای مانگی داهاتوو دەست بە دانیشتەکانی دەکاتەوە. دوای گەڕانەوەشیان بۆ بەغدا وەک ئەندامی لیژنەی دارایی بە دوواداچوون بۆ پشکی هەرێم دەکەن. لەلایەکی ترەوە مەسعود حەیدەر ئەندامی پێشی و لیژنەی دارایی بۆ پەرلەمانی عێراق لە لاپەڕی تایبەتی خۆی لە فەیسبوک دەڵێت بەبێ یاسای بودجە دەبێت 450 میلیارد دینار موچە و 68 میلیارد دینار پشکی پێشمەرگە و 37 میلیارد دیناری پەرەپێدانی هەرێمەکان و 29 میلیارد دینار وەبەرهێنان و تەمویلی پرۆژەکان لە قەرزە و ڕەوانەی هەرێم بکرێت. موچەی ئەم دوو وزارەتە سەرف کرێتەوە. مەسعود حەیدەر ئەوەش دەکاتە ڕووکۆی گشتی پارەکە دەکاتە 588 میلیارد دیناری مانگانە لە حاڵەتێکیشدا ئەگەر جیاوازی هەبوو بۆ تەفسیرکردنی بڕگەی جیم لە مادەی داهی یاساکە دەبێت ئەو بڕە پارەی بۆ هەرێمی کوردستان ڕەوانە دەکرێت لە 522 میلیارد دینار کەمتر نەبێت. نفتتح الجلسة التاسعة للدورة النيابية الرابعة. کەوتنە بواری جێبەجێکردنی یاسای بودجەی عێراق لە کاتێکدایە فەرمانبەران و موچەخۆرانی هەرێم چاوەڕێن کۆتایی بە پاشەکەوتی موچەکەیان بهێنرێ و چونکە داهاتی ماگانەی هەرێم بەشی ئەوە دەکات بە تەواوی موچەی فەرمانبەران دابەش بکرێت. هذه الملاحظات تم تثبيت یاسای بودجێ عێراق بۆ ساڵی 2019 بە 133 تریلیۆن دینار خەمڵێنراوە. پشکی هەرێمیش لە یاساکەدا بە 10 تریلیۆن دینار و 800 میلیارد دینار دانراوە. یاساکە لە 23 مانگی ڕابردوو لەلایەن پەرلەمانی عێراقەوە دەنگی لەسەردراو. دوای واژۆکردنیشی لە 4 مانگەش لەلایەن سەرۆک کۆماری عێراق و 11 شوبات لە ڕۆژنامەی فەرمی عێراق بڵاو کرایە و کەوتە بواری جێبەجێکردنەوە. جارێکی تر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز دکتۆر عەلی کەریم ڕاوێژکاری سەرۆک کۆماری عێراق و شارەزا لە کاروباری سیاسی زۆر سپاس بۆ بەڕێستان کە لە هەولێرەوە لەگەڵمانی. ئەگەر سەرەتا لە مەسەلەی بودجەوە دەست پێ بکەین ئەوەندەی کە ئێوە ئاگادار بن ئایا تاکو ئێستا هەرێم و بەغداد لەسەر مەسەلەی نەوت و بودجە گەشتونەتە ڕێکەوتنی کۆتایی یاخود تاکو ئێستا نەگەشتونەتە ڕێکەوتن لەبارەی ڕادەستکردنی نەوت؟ سڵاو لە جنابت و لە هەموو بینەرانی بەڕێز و عەزیز. لە ڕاستیدا ئەو میزانی ئەم ساڵ بڕیاری لەسەردرا بە دڵنیاییەوە یەکێکە لە دەستکەوت و سەرکەوتنە نوێەکانی کورد لە عێراقی دوای هەڵبژاردنە کۆتاییەکانی ئەم ساڵ و بە مانای وشەش بەرهەمی یەکگرتووی کورد و یەکخیتابی و ڕۆڵی سەرکردانی سەرۆک کۆمار لەو بابەتەدا و ڕۆڵی کارەی پەرلەمانتاران بە تایبەتی لیژنەی دارایی لەو بوارەدا ڕۆڵێکی گرنگ بووە کەوای کرد بە فعلی بە ئیرتیاحی بەشێکی گونجاو بۆ هەرێمی کوردستان دابین بکرێت کە بتوانرێت بە شێوەیەکی مرتاحانە موچەخۆران لە هەرێمی کوردستان ئاسایی بکرێتەوە. بەپێی ئەو زانیاریانەی ئێمە هەمانە هەوڵی جۆرا و جۆر هەیە بۆی کە فعلا بەغدا و هەرێم بە یەکجاری بگەنە ڕێکەوتن لەسەر ئەو بابەتە. هەرێم نەوتەکە تەسلیم کا و بڕی لەسەر ڕێکەوتون لە بەرامبەریشدا بەغدا پارەکە بنێرێ. لە حاڵەتێکدا ئەگەر دیسان هەرێم پابەند نەبێ ئیشکالێت دیسان ڕوودەداتەوە کە تەمەنا دەکەینەوە ڕوونەدا چونکە بەشێک لە یاساکە
هامیشێکی هێشتۆتەوە بۆەوەی حتا هەرێمی کوردستان نەوتێژ نەنەرێ بڕێک لە میزانیەکە بنێرێ بۆ ئەوەی تەکمیلەی ئەو موچەیە بکا کە لە هەرێمی کوردستان دەدرێت چۆنێک بێ تەنها ڕێگای بەردەمی هەرێمی کوردستان و بەغدا بۆ لەسەرم پرسا گفتوگە و لێک تێگەیشتنەکە هیوادارم بگەنە ڕێکەوتنی کۆتایی و بە یەکجاری موچە خۆران لەو ململانەی حیزبی و سیاسی دەربێنرێ کە ئەمڕۆ لە هەرێم و لە عێراقدا بەڕاستی پێوە جیرۆدەیە. بەڵێ بەس کاوی تۆرەوەندەی کە ئاگدارم تا ئێستا ڕێکەوتنی کۆتایی نەکراوە لەبارەیەوەی کە هەرێم نەوت تەسلیم کا یا خۆت نەگەشتمەتە ڕێکەوتنی کۆتاوی یەکجارێکی لەگەڵ بەغدایە. من ئاگاداری هیچ ڕێکەوتنیی لەو جۆرەنی و تەسەور ناکەم شتێکی لەو جۆرەکراوێ بەستە من نادەکەین بکرێ. بەڵێ باشە بەس بەڕێز وتت ئەم بودجێ دەستکەوتی زۆری تێدایە ینی دەستکەوتەکان چین ئەگەر دەستکەوتی تێدا بێ بۆ کورد ئەوە باسی ڕۆڵی سەرۆکۆمار و لیژنەی دارایت کە دێنی سەرۆکۆماری چ ڕۆڵێکیە بوو لە مەسلەی بودجێ؟ بە دڵنیاییەوە هەر لەگەڵ یەکەم دەست بەکاربوونی سەرۆکۆماردا کە پرسی بودجەهاتە پێشەوە تیمێکی تایبەت دروستکراوە بۆ بوارە لە خەڵکی پسپۆر و پەرلەمانتارانی پێش و پەرلەمانتارانی ئێستا وەزیرەکان بۆ دراسەکردنی میزانیەکە و چەسپاندنی پشتێکی شایستە بۆ هەرێمی کوردستان و بە دڵنیاییشەوە ئەمە بەرهەوی وەکوکتم هەوڵێکی هاوبەش و یەکگرتوانەی هەموو لستە کوردیەکانی ناو پەرلەمانی عێراق و هەموو پەرلەمانتارانە کە هەمویان دڵسۆزانە و بە فعلی کارامەیانە ئیشان کرد لەوەی کە هەوڵێک بێ بۆ ئەوەی موچە و قوتی خەڵکی کوردستان لە ململانەی سیاسی و حیزبەکە دەربهێنرێ. من بڕوای خۆم دەڵێم کە وەکو شارەزا پسپۆڕێک لە بواری سیاست کە خەڵکی هەرێمی کوردستان شایانی زیاترا و دەبووە میزانەکەی گەورەتر بایە و بە فعلی ئەو میزانی کە لە عێراقدا بۆ هەرێمی کوردستان دانراوە کەمترە لەوە بەڵام بۆ ئێستا بۆ قۆناغی ئێستا هەنگاوێکی باش بوو لە چاو ئەوەی کە پێشتر پێشنیار کرابوو. بەڵێ بەڵام ئەگەر جێبەجێ نەکرێت دەستکەوتەکە چییە بۆ نمونەگەر جێبەجێ نەکرێت لە نێوان هەرێم و بەغدایە و کۆتایی بەم سیستەمی پاشەکەوتە نهێنرێت کە خۆتان ئاگادارن فەرمانبەرانی هەرێمی کوردستان ماوەی مەسەڵەن 4 ساڵێکە بۆی سیستەمی پاشەکەوتی موچەوە تووشی قەیران بوون. بەڵێ واللهی من هیوادارم وەکو خۆم هیوادارم کە هەرێمی کوردستان کۆتایی و پاشەکەوتی موچە بێنێ و فعلی دەرفەتێکی زۆر باشاتۆتە بەردەم و میزانیەکە پاڵپشتێکی گەورەیە بۆی هەرێمی کوردستان بە مرتاحی پاشەکەوتی موچەکە لا ببە چونکە جنابەت دەزانی کە ئەو 522 میلیاری دادراوە بەشێکی ئەوەی حتا ئەگەر هەرێمی کوردستان نەوتیش نەنێرێ بەشێکی بۆ نەنێرێ جگە لەوەش داهاتە ناوخۆیەکان زیادیان کردووە جگە لەوەش ڕقەمی جۆرا و جۆر دەگوترێ من ناچمە سەر ئەرقام بەڵام دەڵێم هەرێمی کوردستان ئێستا دەرفەتی ئەوەی هەیە کە بە شێوەیەکی مرتاحانە ئەو پاشەکەوتە لابەرێ و بە فعلی خەڵکی هەرێمی کوردستان بە تایبەتیش موچەخۆران موچەکان و پاداشتی کارکردنی خۆیان بە شێوەیەکی شایستانە وەربگرنەوە. بەڵێ پێشتر لە کاتی پەسەندکردنی بودجەکە مەندامانی لیژنەی دارایی کە لە پەرلەمان پەسەند کراوە سەرۆک کۆماری عێراقیش کە پەسەندی کەوتی دەبێ ئەم بودجێ کۆتایی بە پاشەکەوت بهێنێت ینی پێ دوای هیچ پاساوێک نەماوە لە هەرێمی کوردستانە ئەنی بۆ بەردەوامی سیستەمی پاشەکەوتی موچە. بە دڵنیاییەوە هیچ پاساوێک نەماوە بەڵکو دەرفەتێکی گەورەشەیە بۆی هەرێمی کوردستان سوود لەو دەرفەتە ببینێ و بە فعلی بیکاتە پردەبازێک بۆ دەربازبوون لەو قەیرانە کەمەرشکێنەی کە بەرەوکی ئابووری هەرێمی کوردستان بە تایبەتیش موچەخۆرانی گرتبوو. بەڵێ بەس وەکەوەی کە دەرفەتێک هاتوتە ئاراوە لەگەڵ دەست بەکاربوونی عادل عەبدولمەهدی بۆی هەرێمی کوردستان لەسەر مەسەلەی نەوت و لەسەر کۆمەڵێک پرسی دیکەش لەگەڵ بەغداد بگاتە ئەنجام ینی لێک تێگەشتنی عادل عەبدولمەهدی تێڕوانینی جیاوازە دەتوانرێت ڕێکەوتنی لەگەڵ بکرد لەسەر ئەم پرسە؟ لە حقیقتدا من نهاتوم لێرە باسی میزانیە بکەم هاتبوو باس لە پرسە ناوخۆیەکانی عێراق و معادلە ناوخۆی و هەرێمیانە بکەم کە عێراق ئەمڕۆتەیدا ڕۆڵێکی گرنگ دەبینێ بە فعلی هەر بۆ خۆی هاتنە سەرکاری سەرکردایەتێکی نوێ لە عێراق لە هەر سێ سەرۆکایەتێکە دەرفەتێکی یەکجار گەورە و گرنگی خستۆتە بەرمی عێراقیەکان بۆ بەتایبەتی هەرێمی کوردستان کە کێشەکانی لەگەڵ بەغداد چارەسەر کات. ئەم دەرفەتەش پشتی بەوە بەستووە یەکەم سەرۆکۆمارێکی بەهێز و نمونەیی لە بەغدایە کە بۆتە مەرجەعێکی سیاسی گرنگ لە عێراقدا کە لە کێشە ناوخۆیی هەرێمی و دەوڵەتەکاندا ڕۆڵێکی گرنگ و کاریگەری هەیە و لە هەمان کاتدا لە لای هێزە سیاسی عێراقی سەرێکیەکان ئەو وەکو کاریزما و مەرجەعیەتی قبوڵە کە ڕۆڵێکی گرنگ ببینێ
بەفعلی بتوانرێت لە دەوری سەرۆکایەتیەکە جۆرێک لە تەفاهم و سازان دروست بکرێ کە پێشتر عێراق بخۆ نەبینیم یان زۆر زەرورە بەوەی کە عێراق بەرەو لێکترازان و بێگدادان نەڕوە بۆیە دەبێ هەرێمی کوردستان ئەو دەرفەتە بقۆزێتەوە کە بەفعلی بوونی سەر کۆمارێکی لەو جۆرە لە بەغدا پاڵپشتێکی گەورەیە بۆ ئەوەی کە کێشەکانی لەگەڵ بەغدا چارەسەرکە بەشی دووەم خودی پێکهاتەی ئەو سێ سەرۆکایەتی و ئەو پەیوەندی و تەواصلی لە بینیاندا هەیە دەرفەتێکی زۆر باشداتە هەرێمی کوردستان یعنی هەماهەنگێکی زۆر گەورە لە بینی سەر کۆمار و سەرۆکی حکوومەت و پەرلەماندا هەیە بە تایبەتیش لە نێوان حکوومەت و سەرۆکایەتیدا بۆ ئەوەی کە بەفعلی کێشەکانی عێراق لە ڕێگەی گفتوگۆ و تەواصل و چارەسەر بکرێن واتە جۆرێک لە ئیدارەی جەماعی هەیە کە بەفعلی ئەمە بەرژەوەندی هەر چ کوردستانی خستۆتە حاڵەتێکی ئەمانەوە و حاڵەتی بەیەکدادان یان با بڵێن گفتوگۆی تون یان بە شێوەیەک لە شێوەکان بەکارهێنانی هێزی دوور خستۆتەوە بۆی ئێستا ئەو لێک تێگەشتنی لە بینی سەرۆکایەتی و سەرۆکایەتی حکوومەت هەیە خاڵێکی ئیجابی دیکەیە خاڵی سێیەم کە دەرفەتە بۆ هەرێمی کوردستان هەر بۆ خۆی دوای هەڵبژاردنەکان قیادەیەک و پێکهاتەیەکی سیاسی نوێ لە عێراق حکوم دەکات کە بۆ خۆی هەرێمی کوردستان و پەرلەمانتارای نەناردوونی ئەو تیمەی ناردوویەتە بەغدا لە هەموو هێزە سیاسیەکانەوە تەسەووری ئەوە دەکەم هەموویان کۆکن لەسەر ئەوە و هەموو حیزبە سیاسیەکان بەبێ ئیستیسنا لە کوردستان و لە عێراقیش لە پێداگری لەسەرەوە دەکەن کە دەبێت لە ڕێگای گفتوگۆ و کێشەکانی هەولێر و بەغدا چارەسەر بکرێت واتە هیچ هێزێک نەماوە بڵێ خۆم دەسەپێرم یان سفر یاخود سەد هەمویان لەگەڵ گفتوگۆن لەگەڵ چارەسەری ئاشتیانن ئەمەش بەفعلی دەرفەتێکی گرنگە کە هەموو لە کۆکن لەسەر پرەنسیپ و خیتابێکی هاوبەش لەگەڵ بەغدا چونکە پێشتر ڕەنگە خیتابی جۆراوجۆر هەبوو بێ و سەرمان زۆرجار لە بەغدا شێوان دەبێ وەکو پێویستێمان نەگەیشتوێ بەڵام ئێستا گوتارێکی هاوبەش هەیە هارمۆنیەتێکی زۆری تێدایە لە بینی هەموو لایەنە سیاسیەکان کە دەیانەوێت بە گفتوگۆ کێشەکان لەگەڵ عێراق چارەسەرکەن بۆیە لەگەڵ بوونی ئەو سەرکردایەتی نوێ لە عێراقدا سەرۆک کۆمارێکی نوێ سەرۆک حکوومەتێکی نوێ سەرۆک پەرلەمانێکی نوێ کە هەماهەنگیشی تەواویان لە نێواندا هەیە دەرفەتێکی باش لە بەردەمی هەرێمی کوردستانە بۆی کێشەکانی چارەسەر بکات لەگەڵ بەغدا باشە بەس بەرەزووتت ئێستا سەرۆک کۆمارێکی بەهێز و نمونەی لە عێراقا هەیە ینی بەهێز و نمونەیەکەی لە چیدایە سەرۆک کۆماری ئێستا ینی ئایا ئەم بەهێز و نمونەیە تەوزیف کراوە بۆ بەدەستهێنانی مافەکانی کورد لە بەغداد بەڵێ هەر لەگەڵ دەست بەکاربوونی سەرۆک بەرهەم لە سەرۆکایەتی کۆماری عێراق بەفعلی دەستی بە چالاکی جۆراوجۆرەکانی کردووە کە ڕەنگدانەوەیان لەسەر معادلە سیاسی ناوخۆی و هەرێمیەکان زۆر بەڕوونی دیارە مەسەرەن بۆ نمونە یەکەم لە کێشە ناوخۆیەکانی عێراقدا پارسەنگێکی ڕاگرتووە کە هێزەکان لە عێراقدا وەکو جەنابەت دەزانی زۆربیان هێزی چەکداریشن تا ڕادەیەکی زۆر تەبەنای زمانی گفتوگۆ و لێک تێگەیشتن بکات پەنا ببەنە بەر زمانی دیکە خۆ ئەگەر دۆخی ناوخۆی عێراق بخوێنینەوە بەڕاستی بلبلانەیەکی تند بەڵام بەبێ ئەوەی بلبلانەی چەکداری بێت بڕێوێ لە عێراقدا یان دەگوزارێ یان بە شێوازی جۆراوجۆر هێزە عێراقیەکان ئەگەر بەڕاستی پارسەنگایەتی سەرۆک کۆمار و حەزوری ئەو سەرۆک کۆمارە نەبوو باە کە بە بەردەوامی لە تەواصول و گفتوگۆ و پەیوەندێکی عێراقی یەکجار قۆڵ و دوور و درێژی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆدایە کە ڕەنگە حاڵەتی بەیەکدادان لە بینی لایەنە شیعیەکان پێش خەڵکی دیکە ڕوویدابایە ئەمە خاڵێکی زۆر گرنگ بووە خاڵی دووەم ئەو ئیستقراری ئەمڕۆ لە عێراقدا دروست بووە کە بۆ خۆی ڕۆلی ئەو سەرۆک کۆمارەتیدا بەرهەمێکی زۆر گرنگە و کاردانەوەکی زۆر بەجێکەوتی هەبووە خاڵی سێیەم لە بابەتەکانی هەرێمی کوردستان با من هەندێک نمونە بڵێم یەکەم لە میزانیەکە کە باسم کرد ڕۆلی سەرۆک کۆمار و پەیوەندی بە فراوانانی لەگەڵ هێزە سیاسیەکان و سەرۆک کوتلەکان و لەگەڵ سەرۆکایەتی حکوومەت ڕۆڵێکی زۆر گرنگی بینیەوە لەوەی میزانیەکە بەو شێوەیە بێ و خراپتر نەبێ و لە هەمان کاتدا لە هەندێک پرسی دیکەدا بۆ لە قەزەی کەرکووک ڕۆڵێکی یەکجار گرنگی بینیەوە لەوەی کە لە ڕووی قانونیە و هەندێک ئیجراعاتی محافزی کەرکووکی ڕاگرتووە لە هەمان کاتدا لە هەندێک کێشە کە دروست بوو لە کەرکووک بۆ نمونە لە کاتی هەڵکردنی ئاڵای کوردستان لە کەرکووک کە بەڕاستی ڕەنگ بوو سەر بکێشێ بۆ هەندێک شتی تر بەڵام تەدەخولی ڕاستەوخۆی سەرۆک کۆمار و وەکو چەترێک کۆکردنەوەی پێکهاتەکانی کەرکووک و مامەڵەکردنێکی حەکیمانە و یاساییانە و سەرکردانە وای کرد کە کێشەکە لە سنوورێکی زۆر بەرتەسکدا قەتیز بمێنێ و بەفعلی دۆخی کەرکووک بە ئارامی مایەوە واتە ئەمە لەسەر ئەو ئاستانە کارێکی لەو جۆری کردووە کە بەفعلی بتوانێت هێز و ڕۆڵ و کاریگەری سەرۆکایەتی کومار چەند هێندە زیاد بکات لەوەی کە پێشووتر هەبووە یەک خاڵی دیکەی زۆر گرنگەیە خودی ئەو پەیوەندی و جوڵە و چالاکیانەی سەرۆکایەتی کۆمار کە بە تەنسیق لەگەڵ حکوومەت بەڕێوە دەچن لەسەر ئاسی ناوخۆی عێراقی و لەسەر ئاسی هەرێمی و نێودەوڵەتی احترام و ڕێز و تایبەتێکی بۆ دروست کردووە کە بەڕاستی خەڵک بە احترامەوە گوێ لێ بگرێ
و هێز عێراقیەکان وڵاتانی دەوروبەر وڵاتانی دوور ڕێکخراوە نێو دەوڵەتەکان زۆر بە تایبەت و بە گرنگی باز لە ڕۆڵی سەر کۆمار و پێگەی سەرۆکایەتی کۆمار بکەن کە بە فعلی هەم پارێزەری دەستورە هەم یەکخستنەوەی یان دروستکردنی عێراقێکی بە فعلی لەگەڵ یەکدا ئاشتی خواست لەگەڵ یەکدا لەسەر سیغەیەکی تەوافقی کارکار کە زمانی گفتوگۆ تەبەنی دەکات کە بە مانای وشا حەزی لێیە وڵاتەکەی پێشکەوێ کە ڕوئیایەکی تەنمەوی ڕوئیایەکی تەسامحی ڕوئیایەکی لیبرالانەی هەبێ بۆ ژیان و دەوروبەری زۆر گرنگە ئێستا سەرۆک بەرهەم لەگەڵ ئەوەی کە بەو شێوە کاری کردووە زەمانەتی مەدەنیەتی دەوڵەتیش لە عێراقدا لەگەڵ ئەوەی کە ئیشێکی جددی کردووە سەرۆکایەتی کۆمار ڕۆڵێکی گەورە ببینێ پەیوەندەکانی لەگەڵ حکوومەت ئەوەندە بەهێز و با بڵین کارکردوەکو یەک تیمیان لێ هاتووە حکوومەت و سەرۆکایەتی کە زۆر جار بۆ سەفەرەکانی بۆ جوڵەکانی بۆ کاروبارە دیبلۆماسی جۆرا و جۆرەکانی بەشێک لە ستافی حکوومەتی لەگەڵدایە مەبەستمە بڵێم بەڕاستی هەم لە ڕاگررتنی هاوسەنجی لە عێراقدا هەم ڕاگررتنی ئیستقراری عێراق هەم ئاشتەوایی ناوخۆی عێراقی هەم چارەسەری کێشەکان لە ڕێگەی گفتوگۆ و دایالۆگەوە هەم لە دروستکردنی وێنەیەکی جوان و بە کاریگەر هەم بۆ سەرۆکایەتی عێراق و هەم بۆ عێراق لە دەرەوە ڕۆڵێکی گەورە و گرنگی بینیوە هەر خودی خۆشی بەناوە کوردیەکەیەوە کە نوێنەرایەتی هەرێمی کوردستان دەکا ئاعتیبارێکی زۆر گەوری بۆ هەرێمی کوردستان جێڕاوەتەوە چکە بیرمان بێ پێش ئەوەی سەرۆک بەرهەم لە دەست بەکار بێت دۆخی کورد لە عێراقدا لە دۆخێکی زۆر ئەستەمدا بووە عێراقی دوای 16 ئۆکتۆبەر جەنابتان دەزانن لە دۆخێکی زۆر سەختدا بووە کە ناوچەیەکی دابراو بووە گفتوگۆی لەگەڵ نەکراوە کێشەی هەبووە و خۆتان دەزانن ئەو گرفتانی لە بینی هەرێم و بەغدابوون گەیشت بۆ ئاستی لێک دابڕانێکی تەواو بەڵام لەگەڵ دەست بەکاربوونەوەی ئەو بە فعلی ئەو گوتار و جوڵە و چالاکیە جۆرا و جۆرانی خستوێتە ڕوو لە عێراق داوای کردووە کە ڕۆڵ و پێگەی کورد هەم لە عێراق ئەم لەسەر ئاسی ناوچەکە هەم لەسەر ئاسی دنیا کاریگەریەکی گەورە و گرنگی هەبێ ئەمە جگە لەوەی خاڵێکێش با بڵێم سەرۆک بەرهەم نەک تەنها هەوڵی چارەسەری کێشەی کورد لە عێراق دەدات ئەو بۆ یەکەم جاریشەوە دەڵێم هاو پشتیوان و هاندەر و با بڵێن کارکەرێکی جددی شەبەبێەوەی لە مدیا باز بکرێ بۆ چارەسەری کێشەی کورد لە ئاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست پشتیوان و هاندەرێکی پرۆسی ئاشتی لە تورکیا بۆ چارەسەری کێشەی کورد لە تورکیا هاندەر و پشتیوانێکی چارەسەری کێشەی کوردە لە سووریا لە ڕێگەی گفتوگۆوە کە بە شێوەیەک بێت لە خزمەتی کورد و بەدەستێنانی مافەڕەوەکانی دابێت لە چوارچێوەی ئەو گفتوگویانەی لە بینی هێزەکانی ناوخۆی سووریا یان تورکیا بڕێوە دەچێت فبۆیە بوونی جەنابی لە سەرۆکایەتی کۆمار تەنها ئەوە نییە وەکو ناوبێ کە ناوەکەی کوردیە بە فعلی بۆتە گوتار و پرۆژەیەکی کوردی نیشتیمانی کەوای کردو اعتیبارێکی زۆر زیاتر بۆ هەرێمی کوردستان هەبێ ئومێدێکی زۆریش لەسەری بینا بکرێ باشە بەس دەتوانی پێوان بڵێ لە چ ڕوانگەیەکۆ سەرۆک کۆمار پێگەی کوردی بەهێز کردووە لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر کە بەڕێزت پێ دوایە پێگەی کوردی بەهێز کردوانی لە چ ڕوانگەیەکەوە لە چەند خاڵێک دەتوانی پێمان بڵێیت یعنی پێ دوای ئەو سەردانانەی ئێستا بۆ هەرێم دەکرێن کە پێشتر جۆرێک لە گەمارەوە هەبوو هیچ چاوڵێک کێوی تەیە بەدڵنیاییەوە هەربوونی خودی سەرۆکێکی کاریگەر و کارامە لە سەرۆکایەتی عێراق کە کوردە و بە ناوێکی کوردی و بە پرۆژەیەکی کوردیەوە ئەمە بۆ خۆی اعتیبارێکی گەورەی بۆ هەرێمی کوردستان هێزە عێراقیەکان لەوە تێگەیشتون کە لە هەرێمی کوردستان و لە پرۆژەی کوردستانیدا تەنها تەرەفێک بڕیاردەریە بەڵکو یا و پرۆژە و تێزێکی دیکە هەیە کە دەکرێت دکتۆر بەرهەم ساڵح نوێنەرایەتی بکە ئەویش بریتە لە بەڕێگەی گفتوگۆ چارەسەرکردنی کێشەکان و جارێکی دیکە کرانەوە بەڕووی هەرێمی کوردستان و بەمانای وشە ڕێخستنەوەی ژیانی سیاسی لە عێراق لەسەر بنەمای ڕێزی دوولایەنە و ڕێزگرتن لە مافەکانی گەلی کوردستان ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم بێزگە لەوەش کە بەڕاستی ئەو چالاکی زۆرە جۆرا و جۆرە دیبلۆماسی و نێودەوڵەتی و هەرێمیانی سەرۆک بەرهەم دەیکا بۆ خۆی اعتیبارێکی تایبەتی داوە بەو کە بەو یعنی بە کورد چونکە ئەو سەرکردەیەکی کوردە دوجار ئینتڵاقی هەرێمی کوردستانە مرەشەحی حزبێکی سیاسی کوردیە کە یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆیە هەموو بەهێزبوونێکی ئەو بەهێزبوونی یەکێتی نیشتیمانی و بەهێزبوونی خەڵکی کوردستان و بەهێزبوونی پرۆسەی سیاسی لە کوردستان ئەمە خاڵی سێمیش بێزگەلەوەکە لە ناوخۆی عێراقدا ئەو جوڵە و چالاکی یەکجار زۆرە و پەیوەندی یەکجار فراوانانی هەیەی و بەکاری دێنە و ڕۆژانە ئەو جم و جۆڵ و ئیزدیحامی کەوتۆتە سەرۆکایەتی کۆماری عێراق و وای کردو کە خەڵکی عێراق هێزە سیاسی عێراقیەکان پێکهاتەی عێراقی نخبەی سیاسی و نخبەی اقتصادی و نخبەی مسەقفین و نخبەی جۆرا و جۆری عێراقی بە اعتیبارێکی زۆر تایبەتە و سەیری سەرۆک کۆمار و سەرۆکایەتی کۆمار بکەن ئەلەوێشەوە ئەو اعتیبارە ڕاستەوخۆ بە هەرێمی کوردستانە چونکە دوجار ئەو کوردە و نوێنەرایەتی هەرێمی کوردستانیش دەکا بە وەکو نوێنەرایەتی هەرێمی کوردستانیش ئەو پشکەی وەرگرتووە مەبەستمە بڵێم
ئەمە وەکو بێجگەلەوەی کە با بڵێن سەرۆکایەتی کۆمار بۆ خۆی لە ڕووی دەستوری و بەرزترین ئاستی دەسەڵاتە لە عێراقدا بەڵام خودی ئەو سەرۆکە کە سەرۆکێکی کارایە کە بە فعلی کورسەکەی خۆی پڕ کردوتەوە و بە جبوو جۆڵ و چالاکیە جۆرا و جۆرەکانی وای کردو بێتە جێگە سەرنج و نقطەنیگای هێزە ناوخۆیی و نێودەوڵەتی و هەرێمیەکان بەڕاستی بۆ کورد شانازی و ئەتیبارێکی گەورەیە. باشە بەس لەبارەی کەرکووکەوە مادەم هاتە سەرباسی سەرۆک کۆمار ینی هیچی بۆ کەرکووک کردووە بە تایبەت دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر لە کەرکووک مەسەلەن باز لە داگیرکردنی مڵکوماڵی کورد دەکرێت باز لە پرۆسی تعریب دەکرێت و هێنانی عەرەب دەکرێت بۆ کەرکووک ئەنی لەو ڕوانگەیەوە سەرۆک کۆماری عێراق کە کوردەی چی کردووە بۆەوەی کە ڕانی کەم پارێزەکە وەکو پارێزەرێکی دەستور ینی ڕێز لە مافی وڵاتیان بگیرێت لە کەرکووک. بڵێ طبعاً چەند خاڵێک با لێرە بمەوێ باس بکەم. خاڵی یەکەم زۆرشت لە مدیا دەوتێ ڕەنگە زیادە ڕۆی تێدابێەوە دقیق نەبێ. خاڵی دووەم ئەو هەوڵانی سەر کۆمار دێکدا مەرزنی هەمووی لە مدیا باز بکرێ و بەڕاستیش پێویستیش بەوە نییە بە تایبەتی قەزیە کەرکووک قەزیەکی هەستیارە بەڵام داگیرکردنی زەوی هاوڵاتی کورد لە کەرکووک وەستێنراوە متابعی قانونی بۆ هەندێک قەزیە کراوە جگە لەوەش سەرۆک بەرهەم تەوەجوهێکی هەیە بۆ کەرکووک کە پێم خۆشە خەڵکی کوردستان و خەڵکی کەرکووکیش ئاشنای ئەو تەوەجوها بێ و دەشزانن هێزە سیاسیەکان بە تایبەتی پێکاتەکانی کەرکووک کە بریتێ لەوەی کەرکووچیەکان خۆیان دەبێ حەلێک تەبەنی بکەن و هەمومان پشتیوانیان لێ بکەین واتە چارەسەری کێشەی کەرکووک لەسەر بنەمای دەستوری عێراق و بەپێی نەخشە ڕێگایەکی نوێ کە لە ڕێگای گفتوگۆ و دانوستانی پێکاتە ڕەسەنەکانی کەرکووکەوە بێ کە دوجار ئەو کێشە مێژوویە چارەسەر ببێ ئەمەش هەم لە بەرژەوەندی کەرکووکە هەم لە بەرژەوەندی هەرێمی کوردستان هەم لە بەرژەوەندی عێراقیشە چونکە دوجار ئەمن شتێکی مشتەرەکە ئاسایشی عێراق شتێکی مشتەرەکە وەک چۆن لە کەرکووک و لە مووسڵ لە بەغدا لە بەسرا نائارامی هەبێت توندوتیژی هەبێت ڕاستەخۆ کاردانەوەی لە کورسە کوردستان هەیە بە عەکسیشەوە ڕاستە لەو منتەڵەقەوە ئەمنی کەرکووک و ئاسایشی کەرکووک بۆ هەموو عێراق گرنگە بۆیە چارەسەری کێشەکەش بۆ هەموو عێراق گرنگە تەوەجوهی سەرۆک بەرهەمیشەوەیە لە ڕێگەی گفتوگۆ و دانوستانەوە بە پێی مادەی 140 عێراقی ئەو کێشەیە چارەسەر بکرێ خاڵی سێیەم بەڕاستی بە پەیوەندی بەردەوامەکانی لەگەڵ هێز و پێکاتەکانی تایبەتی کەرکووکدا بەردەوام وای کردو کێشەکان لە ئاستێکی کەم دابن و ئومێدەوارم لە داهاتوودا بگاتە ئەو ئاستەی کە بە یەکجاری ئەو کێشەیە چارەسەر ببێ و بەڕای منی شەروایەکە یەکێکە لە کێشە استراتیجیەکان و پرسیارێکی استراتیجی لە عێراقدا کە دەتوانێت ئەو ڕۆڵێکی گەورەی تێدا ببینێ. باشە بەس سەبارەت بە مەسلەی ڕاگررتنی کەمکردنەوەی دەسەڵاتەکانی پارێزگاری کەرکووک کرد لە ماوەیەندێک دەسەڵاتی کەم کرایەوە لەسەر ڕاستپاردەی سەرۆکۆماری عێراق بوو یاخود بوونم نە من گوێم لە ئەندامێکی وشاندی پارتیش بوو بۆ ئاساییکردنەوەی باردۆخی کەرکووک لەگەڵ بەغداوتی لەسەر پێشنازی ئێمە بووە مەسەلەی کەمکردنەوەی دەسەڵاتەکانی پارێزگاری کەرکووک. بەڵێ سەرۆکۆمار هەوڵی داوە کە بەڕاستی ئەگەر ئەو تەجاوزاتە قانونیانەی کە هەبوون لە حدودێکدا ڕابگیرێن و ئێستا هەوڵی ئەوەشەیە کە بەڕاستی ئەو کێشەیە هەر لە بدەڕێتەوە چارەسەر بکرێت کە کێشە ئیداریەکە پێشەوەی بڵێم کێشەی کە کێشە سیاسیەکەیە چونکە ئەو بابەتانە پەیوەستن بە دانانی محافظ و ڕێککەوتنەوەی جارێکی دیکەی لایەنە سیاسەکان لە کەرکووکدا ئەوەندە ئێمە ئاگدارین بڵێ بە هەوڵ و ماندووبوون و جهدی تایبەتی با بڵین هەموو لایەنەکان هەوڵ درراوە کە کێشەی کەرکووک گەورەتر نەکرێت بەڵام ڕۆڵی تایبەتی سەرۆکۆمار لە ڕاگررتنی هەندێک تەجاوزاتی قانونی ڕۆڵێکی ئاشکرا بووەوە و بەڕاستیش تەمەنای ئەوەش دەکەین کە پێکاتەکانی کەرکووک خۆیان لە ڕێگەی گفتوگۆ بگەنە چارەسەرێک و سەرۆکۆمار پشتیوانیان لێ بکە و هەموو هێزی عێراقیەکان پشتیوانیان لێ بکەن کە دوجار ئەوە لە بەرژەوەندی هەموو لایەکیشە لەسەر بنەمای بردنەوە بەرامبەر بردنەوە و لەسەر بنەمای دەستوری عێراق کە بەڕاستی نەخشە ڕێگایەکی داناوە بۆ چارەسەر بەڵام لە هەموو حاڵەتێکدا پێویستمان بە زمانی گفتوگۆ و یەکتر خوێندنەوەی چونکە چارەنووسمان لە کەرکووک بە تایبەتی ژیانێکی هاوبەشە بەیەکەوە لەسەر بنەمای ڕێزی دوولایەنە. باشە بەس لەگەڵ لایەنە بەڕێز وتر لەگەڵ پێکاتەکان قسەکراوە سەرۆکۆماری عێراق لەبارەی کردووی لەگەڵ لایەنە کوردیەکان هیچ سێکراوە بە تایبەتی و ناکۆکیی کردنێوان پارتی و یەکێتی لەسەر دانانی پارێزگارێک بۆ شاری کەرکووک؟ وازحە منیش لە ئەلام ئاگام لەیە کە برایانی بەڕێزی پارتی و یەکێتی بە بەردەوام لە گفتوگۆدان کە هیوادارن بگەنە چارەسەر لەسەر ئەو بابەتە ئەوە بابەتێکی لۆکەڵیە کە بەمانای وشە دەکرێت لەسەری بگەنە ڕێکەوتن خۆیانە و دوولایەنە و ئەوەی لای
ئێمە گرینگە هەرچۆنێک بێ گفتوگۆ تاکە ڕێگا بێ و بە زوویش چارەسەری ئەو کێشە بکرێ کە دوجار کاریگەری خراپی زیاتر دروست نەکات لەسەر ئیدارەی شارەکە و خەدەمات لەو شارە. باشە بەس بەرز پێشتر وتت لە دوای هەڵبژاردنەکانەوە سەرۆکایەتێکی تازە چ لە ئاستی پەرلەمان چ لە سەر ئاستی حکوومەت چ لە سەرۆکایەتی کۆمار هاتوۆتە ئاراوە و باس لەوە کرد کە سەرۆکۆمار توانێت ڕۆڵ ببینێت چارەسەرکی کێشەکانی هەرێم و بەغدایە. یعنی هەرێمی کوردستان تا ئێستا بەرز وتت دەرفەتێکی باشە لەو ڕێ سوود بینرێ. هەرێمی کوردستان سوودی لەم دەرفەتە تازەیە وەرگرتووە؟ واللهی هیوادارم سوود وەرگێ بڵێ لە هەرێمی کوردستانیش نیەتێکوان بینیوە و ئیرادەیەکەیە بەوەی کێشەکانی چارەسەرکە وە گفتوگۆی جۆراوجۆر هەبووە لە ئیعلام زۆرجار من وەفدی جۆراوجۆرم بینیوە کە تەمەنا دەکەم ئەو گفتوگویانە بەردەوام بن. هەرچۆنێک بێ ئەو هاندان و پشتیوانی سەر کۆمار لە ڕێکەوتنی نێوان هەرێم و بەغدا دوجار لە بەرژەوەندی هەردوو لا دەشکێتەوە و ئێمە ئەوەندەی من بینیویشمە یعنی بەڕاستی سەر کۆمار بەبێەوەی گرفتی لەگەڵ هیچ لایەنێکدا هەبێ هەمیشە پەیام و تەوەجوهی ئەوە بووە کە زمانی گفتوگۆ بۆ چارەسەری کێشەکانی هەولێر و بەغدا بەکار بێنرێ کە لە کۆتاییدا هەمومان تێیدا سوودمەند و براوین. باشە بەس لەبارەی کەرکووکەوە کە خۆتە ناگەدانم هاوبەشی لەبارەی کەرکووک و سەردەم ناوچە دابڕێراوەکان بە شنگال و خانەقین شەو باوبەشی بەڕێوەبردن لە دەستورە چەسپێنراوە کە باوبەشی مەسەرەن ئەموو لایەنانەی کە ناکۆکن بەڕێوە ببرێن. ینی ئێستا نوێرانی کورد لە بەغداوە بە تایبەتی سەرۆک کۆمار دەتوانرێت ئەم کێشێت چارەسەر بکرێت کە کورد و مەسەلەن پێکاتەکانی تریش هاوبەش بن لە مەسەلەی ئیدارە لە مەسەلەی بەڕێوەبردنی سەربازی ئەو ناوچانە؟ بە دڵنیاییەوە ئێستا بەرەو تەفاهماتی نوێ دەڕۆین و سەرۆکۆماریش لەو بابەتانە ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە کە پێویستە ئەو ناوچانە هەستیاریەکان ڕەچاو بکرێ و جۆرێک لە ڕێکەوتن لە بینی هەرێم و بەغدا هەبێ لە سەریان و بەمانای وشەش چ لە ڕووی سەربازیەوە تەواجودی سەربازی دەبێ هێزگەلێک بن کە ئیتفاقیان لەسەر بکرێت لەسەر حەجمیان لەسەر شێوازیان لەسەر مەرجەعیان لە هەمان کاتیشدا لە ڕووی ئیدارەشەوە دەبێت تەوازوناتی عرقی و تەوازوناتی قومی و ئاینی و ئەوانە ڕەچاو بکرێت لەو ناوچانە چونکە دوجار ئەو ناوچانە ناوچەی کێشە لەسەر بەپێی دەستوری عێراقی تا چارەسەر دەمون بە یەکلایی دەبێت بە فعلی تەفاهماتی سیاسیان لەسەر بکرێت پێشەوەی بڕیاری قانونیان بۆ دەربچێت. بەڵام هەرچۆنێک بە بەردەوام جەنابی لە بینینی وەفدەکاندا لە بینینی نوێنەری پێکاتە جیاجیەکاندا لە بینین و پەیوەندیکردنی بە پارتە سیاسیەکان و کاتانی سەردانی سەرۆکایەتی کۆمار دەکەن یان لەم مناسبەت جۆراوجۆرەکان پەیوەندی دەکەن تەرکیزی لەسەرەوە کردوێتەوە ئاراستەی هەموو لایەنەکانی کردووە کە دەبێت ئەو ناوچانە هەستیاریان ڕەچاو بکرێت و بە گفتوگۆ و لێکتێگەیشتن و ڕێکەوتنی پێشوەختە ئیدارە و وجودی سەربازی و بابەتەکانیان یەکلایی بکرێتەوە و احترامگرتنی مافی هەموو لایەن بابەتێکە کە دەبێت هەموو لایەنێک ڕێزی لێ بگرن و ڕۆحی دەستوری عێراقیە. بەڵێ سوپاس دەکەم ناوبڕێکمانەیە دوای ناوبڕەکە دەگەڕێنەوە لای بەڕێستان بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێنەوە وڵات. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. خوانێکی تایبەت لەگەڵ ڤیتا تاقیب کەرەوە و پێشکەشی خێزان و ئازیزان تیبکە. ڕۆنی ڤیتا لە ڕووەکی سروشتی بەرهەمدێت و پێکهاتەکەی چەوریێزیان بەخشەکانی تێدا نییە. ڕۆنی ڤیتا باشترین ڕۆنی لە 100% سروشتی. ڤیتا نهێنی خواردنە بەتامەکانی سەر سفرەکەت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت.
جارێکتر سڵاتان لەبێت بینێرانی بەڕێز لەگەڵ دکتۆر علی کەریم ڕاوێژکاری سەرۆک کۆماری عێراق و شارەزای کاروباری سیاسی درێژە بە چاوپێکەوتنەکەمان دەدەین. کاک دکتۆر سەبارەت بە هەماهەنگی سەرۆکایەتی کۆماری عێراق لە بەغداد لەوە نوێنەرانی کورد چی لە حکوومەتی عێراقی چی لە پەرلەمانی چ هەمانگێکی ڕێکخراو هەیە لە نێوان نوێنەرانی کورد لە بەغداد؟ پێم وانە هەماهەنگێکی زۆر منەظەم هەبێت تا ئێستا چونکە ڕەنگە تازە بێ و هەندێکشی وەکو ڕنگدانەوەی ئەو گرفتانەی کە هەبوون پێشووتر، بەڵام سەرۆک کۆمار بە بەردەوامی نوێنەرەکانی کورد یان بەشێک یان زۆرینەی نوێنەرەکانی کورد لە بەغداد دەبینێ، لە مناسەباتی جۆرا و جۆردا دەیانبینێ و دەرگای کراوەیە و پەرلەمانتاران دەبینێ، وەزیرەکان دەبینێ، خەڵکی دیکە دەبینێ لە مواسسە جۆرا و جۆرەکان و بە فعلیش ئەوە هەر مەبدەئی دەرگای کراوە لە سەرۆکایەتی کۆمار پەیڕەو دەکرێت بۆ نوێنەرانی کورد و ئەوانش کە دەیانەوێت بە فعلی ببنە بەشێک لە سەرخستنی ئەو پرۆسە و ئەو ڕوئیایی کە سەرۆکایەتی کۆمار بڕوای پێیەتی کە عێراقێکی دیموکراسی فیدرالی بەمانای وشە مزدەهیر و پێشکەوتووە کە تێیدا ڕێزەمافەکانی خەڵکی کوردستان دەگیرێ. لەو منتەڵەقەشەوە بەڵێ نوێنەرەکان زۆر دەبینێ و گفتوگۆ هەیە لەسەر ئاسی جۆرا و جۆر، بەڵام ئەمە بە ئالێتێک ڕێک نەخراوە بڵین کۆبوونەوەی هەفتانە هەیە یان ڕۆژانە هەیە یان مانگانە هەیە، بە پێی مناسەبەتەکان و بە پێی پێویستی دەیان بینێ و هەر یەکەشیان بە سیغەیەک، یعنی هەندێکیان بە گروپ دێن، هەندێکیان بە تاک، هەندێکیان کە یعنی بە سیغەی حیزبەکە یان عیلاقە حیزبەکەەوە دەیان بینێ، بەڵام هەر چۆنێک بێ جۆرێک لە پەیوەندی و هەماهەنگی هەیە ئەگەر چی وەکو پێویست ڕێک نەخرابێ. باشە، بەڵام تا ئێستا ئێمە نەمابینەوە ئەنی بە کۆی نوێنەرانی کورد لە بەغدا ئەنی چی لە پەرلەمان چ لە حکوومەتی عێراق چ لە سەرۆکایەتی کۆمار کۆبوونەوە بڵاو نەکراوەتەوە یاخود هەر نەکراوە بۆ نمونە ئەو کۆبوونەوەوانە. بەڵێ من پسپۆرێکم نەزانستی سیاست، ئێستاش وەکو پسپۆرێکی سیاسی قسە دەکەم، هیوادارم ئەوە بچەسبێ لای خەڵک کە ئەوەی لە لێعلام پیشان دەدرێت کە بەشێکی زۆر کەمی سیاسەتە. باشە، ئەی سەبارەت بەوەی کە بەڕێستم پسپۆری سیاسی وەم ڕاوێژکاری لە سەرۆکایەتی کۆماری سەبارەت بە پەیوەندی هەرێمی کوردستان و سەرۆکایەتی کۆماری عێراق چۆنە؟ ئایا هەمانگێکی باشە یاخود تاکوێستا هەمانگێش دروست نەبووە کە سوودی لێ ببینرێت لە پێناو مەسەلەن بەرهەمهێنانی مافە دەستوریەکانی کورد لە عێراق؟ بەڵێ تەبعاً سەرۆکی کۆمار حامی دەستورە پارێزەری دەستوری عێراقا کە ئەو دەستورەش زەمانەتی مافەکانی گەلی کوردستانە لە عێراقدا کە مافە سیاسی ئابووری کۆمەڵایەتی کولتوریەکانی دوای گفتوگۆیەکی و خەباتێکی یەکجار زۆر لەو دەستورە جیان کراوەتەوە، هەر لە پاراستنی قەوارەی دەستوری هەرێمی کوردستانەوە، هەر لە بابەتە جۆرا و جۆرەکان کە لەناو دەستوردا جیان کراوەتەوە. ئێرە شوێنی قسەکردن نیە بە وردی لێیان، بەڵام بە فعلی سەرۆکایەتی کۆمار سەرۆکایەتی هەموو عێراقا، یعنی تەنها بۆ هەرێمی کوردستان نییە، واتە ناتوانێت لە بابەتێکدا ڕاستەوخۆ ببێتە تەرەفێک لە کێشەکان، بەڵکو سەرۆکایەتی هەموو عێراق دەکات. بەڵام ئەمە لە پاڵیدا بابەتێکی دیکە هەیە کە لە کۆتاییدا ئەوەیە پاراستنی مافی هەموو عێراقیەکان بەپێی دەستور پاراستنی مافەکانی گەلی کوردستانیشە. بوونی خودی سەرۆک بەرهەم بەو بەهێز و کارایی لە بەغدا پارسەنگێکە بۆ هەرێمی کوردستان وای کردووە ئەوانەی لە بەغدا جاران نزیک دەمونەوە لە کوردستان و هەوڵیان دەدا دەستدرێژی بکەن، قسە بکەن، لێدوانی توندیان هەبوو، ئێستا لە بەغداوە شەرم دەیانگرێ و ناتوان ئەوە بکەن لەبەرەوەی سەرۆکێک لە بەردەمیانە کە بە فعلی شەرمی لێ دەکەنەوەکو خاوەن پێگە و کاریگەری زۆر تایبەت سەیری دەکەن. ئەمە ژوای کردو پارسەنگەکە ڕابگیرێ. بێجگە لەوەش کە بوونی خودی سەرۆک بەرهەم لە بەغدا بە فعلی پاڵپشتێکە بۆ هەرێمی کوردستان و ڕوئیا و پرۆژەکانی لە چوارچەوەی دەستوری عێراقدا، چونکە 2000 ئینتڵاقی سەرۆکی عێراق بەڕاستی هەم کوردستانە وەکو پێشتریش گوتم، یعنی بۆ خۆی لە کۆتاییدا هەم ناوەکەی کوردیە هەم بەڕاستی پارێزەری مافەکانی کوردستانە. بە بوونی ئەو لەوێ هەرگیز لە عێراق بیرلەوە ناکرێتەوە کە بەڕاستی لە ئاستە ڕسمی و قانونیەکەیدا دەستدرێژی بکرێتە سەر کوردستانیان مەسەلەن حاڵەتێکی سلبی بەرابەر هەرێم. بەڵام چەند هەماهەنگی لەگەڵ هەرێمی کوردستان هەیە، ئەوە بەشێکی گرفتە. بەڵێ سەبارەت بە هەماهەنگیەکە مەبەستم بوو. بەڵێ فەرموو. بەڵێ بە فعلی سەرۆک کۆمار گرفتی لەگەڵ هیچ کەسێک دانیا، گرفتی لەگەڵ هیچ لایەنێکی سیاسی دانیا، بەڵام ڕەنگە خەڵکی تر هەبن گرفتیان هەبێ، مەسەلەن یان بابەتەکە هەندێک گفتوگۆی زیاتری بوێ، مەسەلەن ئێستا لە بینی پارتی وێکێتی گفتوگۆ هەیە و تەمەنا دەکەم بگەنە ڕێکەوتن، لەگەڵ گەیشتنیان بە ڕێکەوتن ڕەنگە و گرفتانە چارەسەر ببن.
بەڵام وەکو هەما هەنجی بەگشتی هەرێمی کوردستان لەگەڵ ئاو یان با بڵێن حکوومەتی ئێستای کوردستان لەگەڵ سەرۆکایەتی کۆمار وەکو پێویست نییە کە تەمەنا دەکەین ئەوەش وەکو پێویست بێ هەرچەندە ڕەنگە چەند وەف دێکاتمە لە هەرێمی کوردستانەوە جەنابی سەرۆک کۆمار بینی ماوەی پێشوو بەڕێز قوبات تاڵەبانی بینی و زۆر کەسایەتی وشتی بینیەوە بەڵام وەکو حکوومەتی هەرێم بەگشتی یان وەکو هەرێمی کوردستان لەگەڵ سەرۆکایەتی کۆمار وەکو پێویستە ماهەنجەکە نەبوو کە تەمەنا دەکەم لە داهاتوو بێ بەدڵنیایەوە ئەوە بەشێکی پێویستە بۆ خلافە سیاسی لە کوردستانەوە هەیە. باشە بەس دەتوانرێت سوودی لێوەربگیرێ بۆ مەسلەی بودجە بۆ مەسلەی بژێوی خەڵک یانێ و ئەگەر هەماهەنگیەکە دروست بکرێت بەدڵنیایەوە هەر پێویستیشە هەماهەنگی هەبێ. من ڕوئایەکی زۆر تایبەتم هەیە دەڵێم هەمیشە یەکگرتووی کورد دەبێت هێڵی سوور بێ بۆ هەموو لایەنە سیاسەکان و هەموو نوێنەرەکانی کورد لە بەغدا و لە هەرێمی کوردستان چەندە کوردی یەکگرتوو بێ ئەوەندە اعتیباری زیاترە ئەوەندە خواستێکەی گوێی لە دەگیرێ لە بەغدا و لە ئاستە هەرێمی نێو دەوڵەتێکەشیدا و بۆ هەموو لایەکیش گرینگە یەک خەڵکی کوردستان چ لە کوردستان بێت چ لە بەغدا بێ یەکگرتوو بێ یەک خیتاب بێ لەسەر بابەتە چارەنووسسازەکان یەک قسەی هەبێ. بەڵام ئەمە بەڕاستی بەس بە تەمەنیات نایەتە دی پێویستی بە زەمینە سازیە بێزگە لەوەش ئەومان بیر نەچێکە ئەگەر دیقەتە دابێ لە گوتاری سەرۆکایەتی کۆماردا هەمیشە گوتاری کۆکەرەوەی نەک دابشکردن گوتاری بەدەستێنانی مافەکانە لە ڕێگای گفتوگۆ و دایالۆگەوە نەک گوتاری خۆسەپاندن گوتاری ڕێزگرتنی پرەنسیپەکانی دیموکراسی و بەڕێوەبردننی ململانەکان لە ڕێگەی دەنگدان و سندوقی دەنگدانەوەی نەک شتێکی تر بۆیە لەو منتەڵەقەوە دەڵێم جەنابی سەرۆک کۆمار و سەرۆکایەتی کۆماریش ئەوەندەی من ئاگادار بووم وەکو پسپۆرێکی سیاسی یعنی هیچ گرفتی لەگەڵ هیچ کەسێکدا نییە بەڵام هێشتا هەماهەنگیەکە لەگەڵ هەرێمی کوردستان وەکو پێویست نەخەمڵیوە کە تەمەنا دەکەین بخەمڵێک لە کۆتاییدا هەر خودی ئەو هەماهەنگیە بەڵێ کاردانەوەی پۆزتیڤی زیاتری دەبێ بۆ مافەکانی کورد لە عێراقدا. باشە بەس ئەوەی ئەو گرفتەی کە بوو ئەوەی کە پارتی تا ئێستا باز لەوە دەکرێت مامەڵە لەگەڵ سەرۆک کۆمارە ناکە یعنی ئەم کێشەیە پێ دوایە بەرەو چارەسەر دەڕوات لەگەر یەکێتی و پارتی ڕێک بکەون سەرۆک کۆمار سەردانی هەولێریش دەکات. سەرۆک کۆمار ئەو عەرزم کردی کێشەی لەگەڵ هیچ کەسێک و هیچ لایەنێکدا نییە و ئەسڵەن ڕۆژێک لە ڕۆژان گوتارێکی توندیشی بەرامبەر کەس نەداوە لێدوانێکی توندیشی نییە وەکو مەدح و مجاملە ناڵێم بەس بە فعلی ئەوەی کە من دەیزانم ئەم دکتۆر بەرهەم ساڵحە نەک هەر بە ڕەسمی و بە دەستوری سەرۆکی عێراقە بە ئەخلاقی بە کللتوری بە کەلچەری بە زمانی قسەکردنی بە بیرکردنەوەکانیشی بەڕاستی سەرۆکە بەو مانای دانابەزێتە گۆڕۆپانی بچووک و هەندێک کاردانەوەی بەرامبەر هەندێک مەواقفی مەسەلەن سلبی هەبێ بە فعلی بیرکردنەوەکانی دکتۆر کە بیرکردنەوەی استراتیژین بۆ دروستکردنی و عێراقی من ئاماژەم پێدا کە عێراقێکی مستەقری پێشکەوتوو بێ تێیدا ڕێز زەوافەکانی خەڵکی کوردستان هەم پێکاتە عێراقیەکان بگیرێ لە سایی دەستوردا بحەسێنەوە بەڕاستی بەرگەی ئەوە ناگرێ یان مەسەلەن کاتی ئەوەی نابێ بیر لە شتی دیکەی لابەلا بکاتەوە بۆیە کێشەی لەگەڵ کەس نییە گوتارەکەی زۆر دیموکراسی و نەرمونیانە زۆر قانونی ئەگەر خەڵکێک تر کێشەی هەبێ و گرفتی خۆیەتی لەگەڵ ئەوەشدا مەسەلەن هەوڵێک هەیە بۆ ئەوەی کە بەڕاستی لایەنە سیاسەکان بگەنە ڕێکەوتن کە دوایی ئەوەش ڕەنگە و گرفتەش چارەسەر بکە کە تەمەنا دەکەم چارەسەر بێت چونکە بۆ کورد گرینگە چونکە چ پارتی و یەکێتی لە کوردستان کە حکمی کوردستان دەکەن و خەریکن حکومەت پێک دێنەوە چەندە لە ناو خۆی یەکگرتوو بن بۆ بەغدا گرینگە بۆ نوێنەرایەتی کورد لە بەغدا گرینگە لە هەمان کاتیشدا حکومڕانی لە کوردستان لەگەڵ نوێنەرایەتی کورد لە بەغدا چەندە لە هەماهەنگیدا من هەر بۆ کورد گرینگە بۆیە تەمەنا دەکەم بگەنە ڕێکەوتن و بە فعلی ئەو کێشەیەش چارەسەر بێ. باشە بەس پێ دوایە یەکریزی لە کوردستان یەکریزی کورد لە بەغدا چۆن دروست دەبێت تا لە کوردستان پێ دوایە شەراکەت لە حکومڕانی مەسەلەن شەفافیت لە داهات و چاکسازی نەکرێت ئەو یەکریزیە لەیانە کوردیەکان لە بەغداش دروست دەبێت بۆی کە ئەم یەکریزیە لە سوود و بەرژەوەندی خەڵک بەکاربێنرێت لە بەغدا. واللهی زمینەی دروستکردن یەکریزی لە کوردستان ڕەنگە خەڵک زۆر باسی دەکا و زۆر قسەی لەسەر دەکا و زۆر ڕۆشنیشە بەڵێ بەشێکی پەیوەستە بە دروستکردنی حکومڕانیتێکی تەندروست لە کوردستان کە لەسەر بنەماکانی شەفافێت و ئاڵوگۆڕی ئاشتیانەی دەسەڵات و دیموکراسیەتی ڕاستەقینە و احترامی دەنجی خەڵک و ئەوانە بینا دەکرێت. بەشی دووەمی پەیوەستە بەوەی کە لێکجیاکردنەوەی دوو جۆرە ململانەیەکمان هەیە لەسەر حکم و ئیدارەیە لە کوردستان لەگەڵ ململانەیەکی نەتەوەی نیشتیمانیمان هەیە لەسەر پرسە استراتیژیەکانمان لەگەڵ عێراق و لەگەڵ دنیا
بەفعلی ئێمە پێویستمان بەوەیە ئەگەر چی لەسەر حکم و ئیدارەش لە کوردستان خلافاتمان هەبێ ئەوە جانبێکی مەوزوعەکەیە بەس جانبەکەی دیکەی کە بابەتێکی استراتیژی و گرنگە دەبێت لەسەر پرسە استراتیژیەکان لەسەر بابەتە گەورەکانی گەلی کوردستان بەڕاستی گوتارێکی یەکگرتومان هەبێت کە بەرامبەر بەڕوونی تێمان بگە یەک قسەمان هەیە یەک خواستمان هەیە ئەمەش گەورەترە لە حیزبێک و گەورەترە لە هەر گروپێکی دیاری کراو بۆیە دەڵێم دەبێ ئەو دوو خاڵە لێک جیاکەینەوە ئەوەی کە لە هەرێمی کوردستان خلافمان لەسەری هەیە ململانێ هەیە شت هەیە کە دەبێت خەباتی دیموکراسیانەکەی بۆ چاکردنی بەڵام ئەمە بەشێکە بەشەکەی دیکە هەندێک پرسی چارەنووسازمان هەیە لەگەڵ بوونیەوە خلافەش دەبێت لەسەر پرسە چارەنووسازەکە قسەمان یەک بێ دەنا بەڕاستی هەر لە وەکو چۆن دەڵێ وەکو پێشوو کاتێکی زۆر بەزایە دەدەین بەڵام بە هەوڵی زۆر بە خەباتی زۆر دەستکەوتی زۆر کەممان دەبێت کە من تەمەنایەوە ناکەم تەمەنایەوە دەکەم کە بەڕاستی بە یەک گوتار قسە لەگەڵ بەغدا بکەین بەڵە پێ دوای ئەگەر حکومڕانێکی ڕەشید بۆنم لە کوردستانە هەبێ ڕاستەوخۆ لە بەغداش کورد دەتوانێت یەکریز بێت ئەوە یەکێکە لە بنەماکان ئەفۆم کە یەکڕێزی کورد گەورەتر تەنها لە مەوزوعی حکومڕانی پێویستی بە ڕوئیای هاوبەشی ئینسانە کە لە ناو ئینسانی کورددا لە ناو خەڵکی کوردستاندا ڕوئیای هاوبەش سەر هەندێک پرسی گرنگ دروست بێ هەندێک پرسی نەتەوەی هەیە نابێت لەگەڵ دابەشبوونی حزبی دابەش ببێ یعنی دەکرێت من و تۆ لە دوو حزبی جیاواز بین بەڵام ڕوئیامان لەسەر کەرکووک ڕوئیامان لەسەر ئاشتەوایی نیشتیمانی ڕوئیامان لەسەر پاراستنی ئەمنیەتی کوردستان لەسەر پاراستنی قەواری دەستوری کوردستان دەبێت یەک بێ من لە حزبێکم ئایدۆلۆژیام جیاوازە بەرژەوەندیم جیاوازە بیرم جیاوازە جنابیش لە حزبێکی بەم شێوە بەڵام ناکرێت بەڕاستی ئەو جیاوازیە ئایدۆلۆژی و فکری و کەسێمان دەربارەی پرسێکی حکومڕانی دەربارەی بابەتێکی ئایدۆلۆژی حزبی چیوتی تێکەڵ باندێ قەزیەی گەورە بکەین کە دوجار چارەنووسی میلەتەکەی لە ئێستا و لە ئاندەیەکی یەکجار دوور پێوە بەندە فبۆیە دەڵێم دروستکردنی حکومڕانیتێکی ڕەشید لە کوردستان مەرج و بنەمایەکی زۆر گرنگە بەڵام ئەوە بەتەنها بەس نییە ئەو جا هیوادارمەوە دروست ببێ بەڵام ئەو دەواازەیە بۆ زۆر شتی تریش یەکڕێزی کورد لە بەغدا پێویستی بەوەیە بەڕاستی یەک پشتیوانی لەو سەر کۆمارە بکە کە ئێستا لە بەغدا نوێنەرایەتی کوردستان دەکا بەهێزبوونی سەر کۆمار زیاتر بەهێزبوونی هەرێمی کوردستانە لەبەر چاوی عەرەبەکان هێزە جۆراوجۆرەکان لە عێراق و لەسەر ئاسی دنیا دەردەکەوێ کە فعلا نەتەوەی کورد بەڕوئیایەکی هاوبەش نوێنەرێکی هاوبەشی هەیە نوێنەرایەتی قەزیەکەی دەکا ئەو تیمەی لە بەغدا هەمووی لە دەوری سەرۆک کۆبێتەوە بۆ ئەوەی ئەو پرۆژانەی کە بە بەرژەوەندی گەلی کوردستان و لە بەرژەوەندی عێراقیشن پیادە بکە خاڵی دووەم ئەو ململانی ناوخۆیانەی لە هەرێمی کوردستان نەیگوازینەوە بەغدا ئەوە بۆ خۆی خاڵێکی زۆر گرنگە ململانە ئیداریەکان ململانی حیزبیەکان تێکەڵی ململانی استراتیژیەتەوەیەکان نەکەین خاڵی سێەم زۆر گرنگە بەڕاستی بە کۆنەقین و بە حاڵەتی نەفسی و بەکاردانەوە کار نەکەین بیرمان لە پرسە استراتیژی و گەورەکان بەو شێوەیە بکە چارەنووسی هەمومان دوجار چارەنووسێکی هاوبەشە بۆیە دەبێت بە دڵنیاییەوە ڕوئیای هاوبەشمان هەبێ پلانی هاوبەشمان هەبێ لەگەڵ بوونی هەموو خلافاتەکانیش هەمیشە گاپێک فەجوەیەک بۆ شایەک بێڵینەوە بۆ ئاشتەوایی و بە یەکەومانمان یعنی هەندێک هێڵی سووری نەتەوەی نیشتیمانیمان هەبێ نەیبەزێنین ئەگەر چی خلافاتی حزبی و ئایدۆلۆژی و چیشمان هەبێ هەمووشی گرنگتر ئەوەیە کە بەڕاستی وەکو نەتەوە وەکو هەرێمی کوردستان وەکو سەرکردایەتی حزبە سیاسیەکان لە کوردستان ڕازگۆیانە لە پێناوی بەرژەوەندیەکانی نەتەوەیەکەیاندا تەنازول لە بەرژەوەندی شخصی حزبەکانیان بکەن باشە بەس ئێستا هەموو حیزبەکان مەسەرەن بۆ ئەوەی کە مافە دەستوریەکان لە بەغداد بسەسپێنن پشتگیری لە نوێنەرانی کورد ناکەن لە پەرلەمانتار بێت لە وەزیر بێت لە سەرۆک کۆمار بێت ئەو دابەشبوونی هەیە باسمان کرد پێشووتر گرفتێک هەیە ئەو دابەشبوونی لە کوردستان هەیە ڕنگدانەوەی لە بەغداش هەیە باشە بەس پێشتر باز دەوەکە کە پۆستەکان لە بەغداد بۆ نمونە پەرلەمانتارە وەزیرە سەرۆک کۆمارە بەداوێت بە سەرۆک کۆمار کە پۆستی تەشریفاتیە و ڕەنگە نەتوانرێت لە سوود و بەرژەوەندی کورد بەکاربێنرێت ئەفۆم کە تێگەیشتن لە پۆستی سەرۆک کۆمار و تێگەیشتن لە بەڕاستی خودی ئەو سەرۆک کۆماری کە دەبێتە سەرۆک کۆمار لەو پۆستا بۆ خۆی خاڵێکی گرنگەوە دەبێت هەڵوەسەی لەسەر بکرێ سەرۆکایەتی کۆمار دەسەڵاتی تەقدیمکردی پرۆژە یاسای هەیە سەرۆکایەتی کۆمار پارێزەری دەستورە سەرۆک کۆمار کە پارێزەری دەستوری یعنی چی یعنی پارێزەری هەموو مافەکانی خەڵکی کوردستانە کە لە دەستورەکە زامن کراون مافی سیاسیە ئابووریە کللتوریە زمانە ناسنامەیە سنوورە هەتا کۆتایی کاتێک دەڵێن سەرۆکایەتی کۆمار گرنگە تەنها بەوەش نابڵکو بۆ پەیوەندی زۆر و جۆرا و جۆرانەی کە دەیکا بە چەق وەکو چۆن ئێستا سەرۆکایەتی کۆمار لەبەرەوەی سەرۆک کۆمارێکی بەهێزی لێیە بۆ بە چەقی سیاست لە کوردستان و لە ناوچەکەشدا واتە وای کردووە کە هەماهەنگێکی تەواو لەگەڵ حکوومەت و پەرلەمان و لایەنە سیاسیەکان لە عێراقدا دروست ببێ وەکو مەرجەعی سیاسی لێ هاتووە
حتا من یەک نمونەی زۆر سادە بێنمەوە دوو هێزی سیاسی سەرەکی لە عێراق کە هێزی چەکداریشان هەیە گەیشتن لێواری بە یەکدادان و بەیاننامە لەسەر یەک دەرکردن و تهدیدکردنی یەکتر بە هێزی چەکداری بەڵام تەدەخولی سەر کۆمار وای کرد کە ئیستقرار دروست بێ ئەوە دەنگاتە حاڵەتی جەنجی ناوخۆیی لە عێراقدا بۆیە بەڕاستی ئەو پارسەنگەی سەر کۆمار ڕایگرتو لە عێراقدا زۆر گرنگە بۆ عێراق چونکە لە عێراق هێزە سیاسەکان بەشی زۆریان هێزی چەکداریان هەیە کە لە حاڵەتی لێکترازاندا ڕەنگە بێتە بە یەکدادانی چەکداری دۆخەکە تووشی دارمان ببێ ئەمە جگە لەوەش کە بەڕاستی سەرۆکایەتی کۆمار و خودی سەر کۆمار پەیوەندی لەگەڵ هەموو لایەنە سیاسەکان یان با بڵێم ئەگە زۆرینی هەر زۆری لایەنە سیاسەکان پەیوەندێکی زۆر تەندروست و باشە هەمویان بەڕێز و احترامەوە سەیری جەنابی سەر کۆمار و ڕۆڵ و پێگەکەی دەکەن وەک چۆن ئەویش بەڕێز و احترامەوە سەیری ڕۆڵ و پێگەی هەموو لایەنە سیاسەکان دەکا و دایمەن بە تەقدیرەوە باسییان دەکا ئەمە وای کردو ئەو ڕۆحی تەعاون و ڕێز لە یەکترگرتن و بە یەکەوە کارکردنی عێراقیەکان بگاتە ئاستێک کە هەمویان لە دەوری سەر کۆمار کۆ ببنەوە وەک سەرۆکایەتی کۆمار وەکو چەترێک ببینن کە لەوێ دەتوانن کێشەکان چارەسەرکان کە حراکێکی سیاسی نوێ لە عێراق دروست بووە وای کردو احتیمامی نێودەوڵەتیش بە عێراق زیاد بووە ئێستا ئێوە سیر کرد آخر هەر ئەمڕۆ بۆ نمونە هەر لە ماوەی ئەم با بڵێن لە لووتکەی عەرەبی ئەوروپی لە میسر جەنابی سەر کۆمار چەند سەرۆکی بینیوە سەرۆکی میسری بینیوە سەرۆکی سویدی بینیوە سەرۆکی فنلەندای بینیوە سەرۆکی نەمسای بینیوە یعنی ئەوە جگە لە سەرۆکێکی کەوتن وەفدێکی دیکە دوای چوە سەرۆکی فەڕەنسای بینیوە سەرۆک ماخۆنی بینیوە هەمووشیان لە دیدارەکانیان زۆر بە تەقدیرەوە باسی سەرۆک کۆماری عێراق ئەو ڕۆڵە گرنگەی دەیکەن لە پرۆسەی سیاسی عێراق و لە پاراستنی هاوسەنگیەکانی ناوچەکە دەیکە بەڵێ دوا پرسیارم زۆر بە کورتی کەمتر لێ خولە کابینە نوێی حکوومەتی عێراقی کێش لەسەر وەزیری بەرگری و ناوخۆ و دادی شەبوو پێ دوایە لە دەستپێکردنەوەی پەرلەمان کە لە سەرەتای مانگیدا دەست پێ دەکاتەوە کێشێت چارەسەر بکرێت کابینەکە تاواوکرێت بە کورتی بێ سوپاس دەکەین بەدڵنیاییەوە ڕۆڵی هەوڵی زۆر هەیە تەسەوری ئەوە دەکەم بڵێ لە یەک تا دوو مانگی یەکەمدا ئەو پرسە یەکلاب بێتەوە و هیواداریش نێکلاب بێتەوە چونکە چەند حکوومەت استقرار بێت دۆخەکە لە عێراق بۆ خزمەتگوزاریەکان و بۆ زۆر بابەتی دیکە گرنگە لە هەموو حاڵەتێکدا ئەومان بیر نەچێ کە بۆ ئێمەی گەلی کوردستان زۆر گرنگە کۆک بین لەسەر ئەو گوتارەی بەرامبەر بەغدا هەمانە کۆک بین لەسەر پشتیوانیکردنی سەر کۆمەڵ کە نوێنەری خەڵکی کوردستانە لە بەغدا کۆک بین لەسەر ئەوەی کە بەڕاستی لە ڕێگەی گفتوگۆ و دانوستانەوە ئەگەر کێشە و گرفتێکشمان هەیە چارەسەری بکەین بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز دکتۆر عەلی کەریم ڕاوێژکاری سەرۆک کۆماری عێراق هەروە شارەزای کاروباری سیاسی کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی دیکە خواتان لەگەڵ